ئەلو کاک ڕێبین چۆنی؟ بژی زۆر زۆر سپاس وەزت کووە؟ تەندروستی؟ کاکتا بەڵێ ئەخباری جەنابە چۆنە باشیش کورد؟ سپاس دەکەم کاک ڕێبین من ناوم قادرە تەهانیمە. بەڵێ کاک قادرگیان ئەمریکا کاک قادر وەڵای کاتت هەیەندە پرسیارمان هەبوو لێ ئەمریکا وەڵام من لە بەرنامەیەک کاک قادر بەڵێ ئەمریکا کاک قادرگیان پرسیارێکم لەو ڕۆژانە ڤیددیۆیەکی توم دی تۆ بۆ ڕۆژنامە نووسانەی بادینانت گوت وتت تیرۆریستن کاری تیرۆریستیان کردیە کەی لە یەکێک لە بەرنامەکان وتت ئەوانە ئەو دەنگەت تەزیل دەکەم ها بۆ زانیاریت بەڕێزی کاک قادرگیان یعنی بۆچی ئەزان چکو من ڕۆژنامە نووسشم ئەخلاقیە ناتوانم ینی قەت ئەوە لە بدا دەمێ پێ بڵێم ینی من لە خۆم لە سوید دەژیم بەڕێزی سپاس دەکەم حەزم کرد بزانم یعنی تێبگەم چکۆ من لە نزیکەوە لە ناو ئەو مامۆسایەکی زانکۆ چۆن دەکرێت بە کۆمەڵێک ڕۆژنامە نووس ئەو پەڕی تاپڕێکیان لێگیرایە پێیان دەگوترێت تیرۆریست هەموو نەزەماتی دنیا هەموو پەرلەمانی دنیا دیاکۆچی لێیان کرد مەسەلەن کەچی مامۆسایەکی زانکۆ پێیان دەڵێت تیرۆریست یعنی ئەوە لە چ سەرچاوەیەکە هەڵقوڵاوە مامۆستا قادر ئێمە ئەوە بەبێ سەرچاو ئەوە نییە یعنی جەناب تەزانی بە اختلافی سەوتی خۆیانەکە هەمویان جۆرە هەمانگەی دیێکان هەبووە بۆ تێبدانی ئەو بارودۆخەی کە هەیە و بەڕاستی من لە دوورەوە نە لە نزیکەوە کەسیشیان ناناسم یعنی من بەس ئەوەیە کە بەپێی زانیاریەکانی بڵاو کرایەوە لە دنیاە و لە کوردستانە کە خۆیان دانیان ناوە بەوەیە ڕۆژنامە نووس مەسەلەن بۆچی مراقەبەی هاتوچۆی جێشی پێشمەرگە بکات یان ئاسایش بۆ کوێ ڕا بۆ کوێ دێ بە شەوە ڕسمی شوێنی بیرەنەوتەکانیان گرتووە ئەمڕۆ ڕسمیان گرتووە بەیانی تەقێنراونەتەوە یعنی ئیشی ڕۆژنامەوان نییە ئەم شتانە زانیاریدان نییە خۆ زانیاریدان خۆی یەک تاوەموو بینە لە بینی زەناب تەزانی لە بینی پێدانی زانیاری بە شێوەیەکی دروست بە شێوەیەکی نادروست جەناب لە سوی دەژیت لە شوێنی وڵاتی سویدا باجێ زانیاری هەیە عەسکەری و ئاسایشی و ئەمنیە پێویست ناکات کە ڕۆژنامەوانانی سویدی بە ناوی ئازادی ڕۆژنامەوانیەوە بچن ئەو زانیاریانە تۆمارکەن و پەخشیکەن مەسەلەکە ئالەویایە و پێشیان ئاگدار کراونەتەوە چەند جارێک و دوایەوە مەقاتعی ڤیدۆیی دەنگی اختلافی خۆیان هەیە کە دەڵێن ئێمە دەست بخەینە ناو دەستێکەوە ئەو حاکمەی کە حکمی پێشووتری وەزبەکەی تریاوە زەڕبەیەکی وای لێ بدەین ئەو مراقەبانی کە بۆ شوێن وڵاتانی تریان نردووە خۆیان دانیان پێ بداناوە ئیتر منیش وەکو هەر کەسێک بەبێ بەڵگە قسە ناکەین یعنی مەسەلەن من برای گچکەتم و ئەکید جەنابە پیاوێکی کە ئەزمموی زیاترت هەیە لە ژیانە و ئێمەش ئەوەی کە لە ئێوەمانانەوە فێربووین لە خەڵکی گەورەتر لە خۆمانەوەیە کە پێویست ناکە شتێک بوت لێ بەبێ بەڵگە مەسەلەکە بردەوەیە وەکینا هیچ شتێکی شەخسی و ئەوانم نییە لەگەڵ هیچیانە کاک ڕێبین با هەندێک سەرنجی سەریعت پێ بڵێم یەک ئەوانە ڤیددیۆیەکیان بڵاو کردەوە کاتێک هێزی پارتی دەچێت بەرەو شیراتزێ چکۆم بخۆم ئەوانە هاوڕێی ئێمن برادەرمانن لە نزیکەوە دەیان ناسین دوو ڕۆژنامە نووس بۆی هەیە لێکۆڵینەوە لەسەر بیرە نەوت بکە و هیچ بیرە نەوت لە کوردستان لە ژیانی خۆی نەتەقێنرایتەوە بەڵام ئەوە بۆریش نەتەقاوە ئەوە لە نزیک ئەینزالەیە ئەو بۆڕێ لە ژیانی نەتەقێنە ڕۆژنامە نووس وازانم متەفقین لە بۆی هەیە بە دوچووم کە لە سەداهاتی نەوت ئەو بۆڕێ چۆن دەفرۆشێ بۆ خۆت ئەگەر ئەوەش نەدیتبی ئەفلام زۆر هەیە یعنی ڕۆژنامە نووس و کاری سیخوڕی زۆر جیاوازیەکی گەورەیان نییە ئەوانە بڵاویان کردەوە بەس یەک قەوس ئەوانە بڵاویان کردەوە بە قوربان ئەوانە هەموو شتەکانی خۆیان ئاسایش خۆ لە هیچ جێی دەرنەینایە لە پەیجە فەیسبووکەکانی خۆیان کە لە بۆ هەموو خەڵک هەبووە ئەزانی کاک ڕێبین خۆش نییە یەک مامۆستای زانکۆ بێ ئەوانە کۆمەڵێک گەنجن هەوڵیان دەدەن کوردستان جوان بێت ئەداهات شەفاف بێت دیموکراسیەت هەبێت هەموو دنیا
بەڵێ بەڵێ بەس لێ قەوس چۆن ئەم شتانە بردۆ بۆ سەفارەتخانەکان و لە سەفارەتخانەکان وتیان ئێمە ئازادیمان نییە و نازانم چیمان هەیە و سەفارەتخانەکان لە بەڵێ تەلەفۆنێکم لە مەسلحەتی کوردەکە تۆ یەکێک چێشکات لە دەرەوەی ماڵی خۆمان بکات و کێشە بنێتەوە بۆ هەر زۆر جیهازی قەزایی دەکەدار بکرێت ئەو جیهازی قەزایی کە ئێمە هەمان و نیمانە تۆزێ و قەزایە تۆزێ ماوەتەوە کاگڕێ ئەزانێکتر لە سلەیمانی یەک تێبینیان نییە باشە سلەیمانی هیچی تیار و نایەوە کوربەرە ڕۆژنامەنووس کوژراوە ئەو ئامانجڕینەکەی ئەوێ بە کوژران کوژرا ئەمان ئەگەر حکوم درابن باشە حکومدان مهم پرەیە کوژران ئەخر بەراوردی خراپ و خراپتر ناکرێ کاکڕێبین بە قوربان یەک دوو شتت پێ بڵێم یعنی ئەوانەی تۆ بۆ خۆت ڕەنگی مطلع بی لەسەوەی ئەمنستی لە هەموو دنیاە لەو سویدەش شکا ئەمە سوید ئەو وڵاتە دیموکراسیە کاتێکی قامە نادرێت بە خەڵک سویدی هەیە شکایەت دەکا شەڕی حکوومەتی سوید دەکا ڕسوای دەسەڵاتەکەی دەکا دەرێنە حەقیەک بەرامبەر خەڵکەیە ئێوە ناکرێ ئەوی پەنای لە بۆ ئەوە کە تۆ کاتێک سەرۆک حکوومەتەکەت مەسەلەن هەزاران یاداشتی لۆ دەڕوە هەزاران ڕەخنەی لێ دەگیرێ جێ لێ ڕناگیرێ بێگومان خەڵک بیر لە زەختی دەولی دەکاتەوە ئەوە زۆر نۆرمالە بە قوربانە تو ناتوانری بڵێ ئەوە تەجەسوس دەکات تەجەسوس دەزانی چۆنە کاک ڕێبین ئەو هەموو کادیرەی پەکەکەی لە پڕێک درۆن دەگاتە سەری دەکوژێ بەنمونە ئەوە تەجەسوسە ئەوە تەجەسوسە ئەو هەموو بنکەی ئیتلاعات لە خەتی سلێمانی هەیە ئەو هەموو بنکەی میتە هەیە بە ڕۆژی ڕووناک تەنسیق دەکرێت لە ناوبردنی کورد تۆ ماوەکو مامۆستاجی زانکۆ دەبێت ڕەخنە لەوە بگری بە قوربان نەوەک ڕۆژنامە نووسەچی کەی ڕەخنەت گرتووە لەسەر ئەوەی کاک ڕێبین ئەو دەنگەت دووبارە دەکەمەوە کاک ڕێبین یەک پرسیار لێکەم تۆ ڕاچیە لەسەر تیرۆری ئەزانم بەس کورە کاکە حزبی بوون مۆدیلی نمایە ئەوەوە ئەیتود لە 100 پارتی ئەوەترە کاک ڕێبین کاک ڕێبین ئەزانین چیە نا ئینسان کە قسەیەکی کرد دەبتە خاوەنی ئەو قسەیە بە قوربان ئیلە ئەبەت ئەو قسەیە لەسەر تو دەبێت بە تاپۆ تۆ بۆ خۆت دەبینی یەک لێ دوان یەک بەرپرس ئینسان هەتا قسەیەکی نەکردی نابتە خاوەنی کاکە کۆنە ئێستا موکە لای من ئەمن پێرە دیتم زۆرم لا سەیرە مامۆستایەکی زانکۆ بە کۆمەڵێک ڕۆژنامە نووس بڵێ تیرۆریست کە هەموو دنیا داکۆچیان لێ دەکاتەوە یعنی تۆ پێت کاک ڕێبین با ئێستا و پرسیارە لێ بکەم ئەتو چۆن بەو پۆلە ڕۆژنامە نووسەت گوتێ کەوانە کاری تیرۆریستیان کردیە ئەوانی تر تەرک دەکەین باشە فەرموو دەسە چه ئەساسەک بەڵێ وەڵی نازانم مەسەلەکەت زۆر ئالۆز بوو لە نازانم ئێستا بۆچی ئەو شتە کۆنە ئێستا دێنیتەوە مەدان من دەڵێم پێرە دیمە ئەو ڤیددیۆی توم دیوە پێرە ئەو ڤیددیۆم نانا ئەوە تکۆن نابێ ئەوە دۆسیەکە وەکو حەفتەی شوبات ئاخر ئستنا مامۆستایەکی زانکۆ کاک ڕێبین ئەتو دەزانی جێرمی کۆربین سەرۆکی هەموو پارتی کرێکارانی بەریتانیایە و ڕابەری هەموو چەپەکانی دنیاە لە ئێستاکە ئەنیۆکو گەورەتری منەزریانە داوا دەکە یەکسەر بەربدرێ پەرلەمانی بەریتانیا پەرلەمانی ئەلمانیا پەرلەمانی سوید 2000 وەزیری دەرەوەی سوید بانکرا ئەمە سێزار لەگەر دیستی عێراق دانیشتین هەمووی داوای ئازادی دەکە ئەمنستی ئەنتەرناسیۆنال هۆمەن ڕایت وۆچ کۆنگریسی ئەمریکی وەزارەتی جێگیری وەزیری دەرەوەی سوی ئەمریکا هات یعنی پێدوایە ئەوانە بتوانن داکۆشی لە کەسێک بکەن پێی بگوترێت تیرۆریست وە جەنابەت مامۆستایەکی زانکۆبی بە زمانی کوردی مامۆستای زانکۆ ئاخر دەبی لوتکەی ئەوە بی خەڵکی وشیار و تێگەیشتوو بە بەڵگە قسە بکە چۆن دەتوانرێ بەو پۆلە ڕۆژنامە نووسە بڵێ مامۆستا وەڵاهی من نازانم ئەو پۆلای کە تۆی لێیتەوە مۆزوعەکە کۆن بۆ براویشەتەوە نێو ڕێز و احترامشێن بۆ جەنابەت چونکە جەنابەت بە شەخسیەکەی دیارە حوارەکان و چۆنە بێ مامۆستای وا بکە و چۆنە بێ مامۆستایوانەکە من نازانم جەنابەت کێت و چی دەوێت چۆنە بێ بەو شێوەیە بڕیار بدەی بەسەر یعنی خەڵکی ترا و ئازادی خەڵک پاشێل بکەی بەونەوە هەر کەسێک و ئازادە مامۆستای زانکۆیە پارێزەرە بەقاڵە هەر کەسێکە ئازادی
بە خۆت دەدەی بە خەڵکی تری نادەی یعنی بەڕاستی لەواتێ چۆن نەبێ مامۆستایەک وا بڵێ هەر کەسە و ئازادی خۆی نییە جەنابەت لە سوێدی بە ئازادی خۆت قساکەی و تۆ جەنابەت ئازادی چۆن تحلیلیەکەی و بابەتەکەش کۆنە و بڕاوەتەوانێ یعنی ئەمن ئەزانم بەستخوا کاگڕێبین یەک پرسیار من کە دەڵێم مامۆستای زانکۆ جودایە لەگەر ئاسایشێکی جەلات جودایە لەگە کادیرێکی نەخوێندەوار تۆ متەڵەعی وەنیا چۆن دەکرێت مامۆستایەک لەو کەیسە گەورەیە بکەویتە سەنگەری پارتیەک کە دەبەخۆت دەزانیان یەکێتیەک چەندین کەسیان تیرۆر کردیە باشە ئێستا پێ دڵێم ڕێی چییە با بەواز بێنێ لەوەی ئەوە تو دەڵێ ئەی سەردەش عوسمان ئەی ویداد ئەی کاوەگەرمیانی ئەی ئامانج کورە براکەم عەلی بۆسکانی عەلی بۆسکانی تۆ ڕێی چییە لەسەر هەر هەموو ئەو تیرۆرە سیاسیانەی پارتی یەکێتی کردیان لەسەر ئێمە بە بەراورد کردمان مامۆستا قادر ئێمە کە بە بەراورد ئەو زۆنەی ئەو بەر وایە لێ کردبوو بە زۆنی ئەم بەر بڵێن شتێکی گەورەیە و هەڵایەکی گەوریان نایەوە لە کاتێکە هاوپیشەکەی خۆیان دەکوژرێ باشە کوشتن گرنگترە یان هەردووچی خەتەرە غەڵەتە وتیش من لە وتارەکە لە مخابەلەکە شاوتم بەڵام بۆچی بیزات ئەو نەوعە وای لێ کرا کە زەق کرا و زر کرا و کەمپەینی بۆ کرا لە کاتی کوشتنەکەدا کەس هەمویان دەمیان لە کلیلەدا بوو لەلیان نەوت کەسیان یعنی ئەم بابەتە جێسەرنجا کاگڕێبین ئەزانم توای قەوسەدی مهمترەیە ئەو نەوعە کاگڕێبین هەفتەی شوبات بەس مەبەستەکەمەوە بووە لەو کاتە شاکەوتومە نا هەفتەی شوبات حوت بەدەست یەکێتی شەهید کرا و سێ بەدەستی پارتیش ئێمە لە ئەوروپا لە هەموو ئەوروپا خۆپیشاندانی گەلە گەورە کرا کاوە گەرمیانی تێم دەگەی زۆر لەوەی سەردەشتی گەورەتر بێ کەمتر نەبووە من بۆ خۆم بە شخصی تا ئێستاش دوو دەشکایەتم لە مەحموود سەنگاوی کردیە لە پۆلیسی سوید قەتوە تێمەگە جیاکاری هەبووە بەڵام پارتی نشاتی لە ئێرهاب زۆر زیاترە لە یەکێتی کێشەکە لەوەیە ئێمە ئەحسائیەمان کردیە بەدەیانیان لە بندستی بەس لە بادینان 400 کە زیاتر بەدەستی پارتی تیرۆر کرایە بەس لە سلێمانی ڕەنگی 20-25 کەسەکە بێت کێشەکە لەوەدایە بە ڕۆژنامەوان و سیاسی بە ڕۆژنامەوان و سیاسیش برا بە شەرە تیرۆری سیاسی خۆمەرز نییە ئێڵە لەگەر ڕۆژنامە نووس بکرێ خەڵک زۆر بەغەڵەت تێگەشتی هەر کەسێک لەسەر ئازادی بیر و ڕاگە کابرایەک متەدەیینیش بوو وەکو مەلاهوشیار لە هەولێرێ تیرۆری سیاسیە ئایتو لەسەر فکر وایەیان نە تۆ مامۆستای زانکۆی من بۆیە پێ دەڵێ مامۆستای زانکۆ ئاستی بەرزترە وانە یعنی تو ناکرێ بەقالێک لە خۆی لەو مەفهومی تیرۆری سیاسی ناگات تەبیعیە بەس تۆ مامۆستای زانکۆی کاکڕێبین ئەوە شۆک ئینسان دای دەگری ئەو مامۆستایە کۆمەڵێک تەڵەبەی لەبەردەستە چۆن دەکرێت لە سەفی هێزێک بێ پاساو بۆ جەلادبوون و بۆ تیرۆر بهێنتەوە لە هەردوو بەرەتان ها لە مامۆستایەکی یەکێتی لە مامۆستایەکی داکۆچی لە پارتی یعنی ڕخنەکەی ما لێرەدایە دوو تخوا کاک ڕێبین من خەڵکی هەولێرم جەنابەت لە شوێنش کە دەڵێ یعنی ئەو ڤیددیۆکان لە شوێنێک دانراوە ئەڵەی ماڵی مەلا مستەفا خەڵکیان فێرە شوقە کرد تو ویژدانت قەت سەردانی پۆتیناوە و شاپاوە و جێمەدێ و کوردستان و ئەو منتیقە شەعبیانەی هەولێرت کردیە قەت دیتە ئەو شتانە لە هەولێر ینی هەولێر ئێستاکە هەولێری دەوڵەمەند و بزنسەکان و هەولێری هەژارانە چۆن دەی دیفاع لەوە دەکەی کە ماڵی بارزانی لە ئەو هەولێرە ئەسەریە هەولێر شوێنێکی گەشتیاریە کاکڕێبێ من چیما چەند وڵاتە وەکو ئیسپانیا و ئیتالیا و ئەوانە چاوەکەی من هەولێر دەبووە بەڵێ ئەزانی کاگڕێبین بە هیوام هەموو کورت ببینێتن هەتا بزانێ ئەو شوێش وڵاتە ئەسەریانە شوێنەواریان ئەکرێت نۆژەم بکرێتەوە جوان بکرێ نەک تەفروتینا بکرێتن هەمووی بکرێتە ئەهرام لاسایی دووبەی بکرێتەوە ئەبێ لاسایی یۆنان بکرێتەوە ئەبێ لاسایی ئیسپانیا بکرێتەوە وایە نا یعنی گەشتیاری ڕای ئەوەی یونسکۆ و تعمیر کرایەوە کاک ڕێبینەوە ئەمە ئیشمان لێ کرد براکەم ئەو نەوزات هادی جێی لێیە شکایەتمان لە
یونسکۆ لێ کرد بە تەمابوو هەموو گەڕەکە شعبیەکە گەڕەکە 4-5 گەڕەکی کەلتوری تەخت بکا بیکاتە بستنس. یونسکۆ ئینزاری دایە گوتی ئەوە مڵکی هەموو دنیاەیە، ئەوەش چاکەی پارتی نییە، بەڵام هەر چا دەوروبەری هەولێرێ پڕ لە ئەهرام کرایە. کەی ئیحتیمام بە مەدەنیەتێک درایە؟ تۆ دەڵێی پارتی خەڵکی فێرە شوقە کرد. کاچی من خەڵک پێویستی بەوەیە هەولێر ئەسەریەکە حکوومەتی هەرێم چیەوە، ئەمە با فێر لە خۆمان نەکەین. ئەوە دەبینی لە سلێمانی پاڵی کاچی من شوقە ئاخر شوقەش کورە بە کاک ڕێبین من لە خانیەکم لە بۆم نییە بە کەیف خۆم ڕنگ بکەم تێدەگەی خانی خۆمە دەبی حکوومەت بەلەدیەی ئەو شوێنە موافقەتم پێ بدە ئایا ڕەنگەکەی دەگونجێ یان نا. ئەوانە چاوی من بڕۆ لە سلێمانی چەند گەڕەکی ئەسەری کەلتوری تەفروت و ناکرا، چەند گەڕێک لە هەولێرە بڕۆ تەعزیر و خانەقا و ئەوانە خۆسفرکردنەوە نێبوونەوە وازانن نێبوونەوە بریتە لە خۆسفرکردنەوە. نەنە من قەزم لە جەنابتە یعنی چۆن دەی ما کاک ڕێبین تۆ مامۆسای زانکۆی بە قوربان ئێوە دەبێ قدوە بن، ئێوە دەبێت لە ڕەخنەگرتن لەو دەسەڵاتە قدوە بن نەوەک پاساوی بۆ بێنەوە. وایە زۆرە بە پاساوێنەرەوەشیە خۆ هەر دنیاوا دابش نەبووە بەسەر دووبەرەیە ئەقەی ناگەن زۆری هەیە با ڕەخنەگرەکان ڕەخنە بگرن، بەڵام مشکلەکەوەیە چارەسەریان پێنیە مامۆستا. ئێستا من تا بەیانی ماڵی ئەگەر بسووتێ بۆسم لە بەردەمیان بڵێمە ماڵە سووتە ئەو تەقاتی دووەمی گڕی تێبەر بوو پەردەکانی لێ بۆ دەرگاکەی سووتە هەر دانیشم ئەوە بکەم و جابێ ئەوم پێ نەبێت بیکەم بە ئاگرەکەی چۆن کاچی من هەزار چییە من دانیشمان ڕەخنە بگرم کاگڕێخنا بە چارەسەرەوە باس کرێت. کاچی ئەمە هەزار جار ئەڵێن بنمونە لە ئینتخابات با تەزویر نەکرێ، با تیرۆر نەبێ، با دیموکراسیەتە بێ، با یاسا لە سەروی هەمووانەوە بێ بنمونە. یعنی تخوا پێ دوایە 30 ساڵە گوشە و کەس نما لە ناو کورد پێشنیاز نەداتە ئەو دوو حزبەی ماڵی تاالبانی و بارزانی کەسێک نەبوو پرۆفیسۆرێک نەبوو کورە کاچی من سەدان کوردی خاوەن پرۆفشنال لە ئەوروپا و لە کوردستان پرۆژەی گەورەیانە سە کارەباداوە لەسە ئاوداوە بە قوربان کەس جیان لێ ڕناگیرێ کەس جێ لێ ڕناگیرێ. تۆ پێ دوایە هەزاران یاداشت تەقدیم دەکرێت بەو دوو حزبە بەو دوو سەرۆکانە کەی ڕۆژێک لە ڕۆژان جیان لە ڕێی خەڵکێک بووە کەی گیان لێ بووە کەی جوابیان دایتەوە. سیاسەتی ئابووری و دەرەکی و ناوەکی ئێستا بەسەر عێراق بەش بووین. ئێمە ناتوانانی تۆ سیاسەتێکە بێت دژی عێراق بێ ئەوەی عێراقەکەش پاشیلە لە 25/2007 ئیستیفتا کرا لەبەرەوەی ئێمە لە ڕازینین بەو پرۆژە و سیستەمەی کە لە عێراق بەڕێواتێ ناتوانانی تۆ حۆڕبی. ئێمە هەموو شۆڕشەکانی دنیاڵێ ئازادی و دیموکراسی ئازادی و دیموکراسی بەدوای یەکاتێ نەک بە عکسەوە بێت. یعنی ئازادیەکە ئەوە بوو کە ئێمە کاتی ئازاد بووینە چوارچێوەیەکی سنوورێکی دیاریکراومان هەبێ دوای ئەوە اینجا دەبێت دیموکراسی باس بکەین. مشکلەکەی ئێمە و ئەم حیوانی جەناب لەسەر حەقی منیش لەسەر حەقم لەبەرەوەیە کە دیموکراسیت جەناب دەتەوێت پێشکەوێت لەگەڵ ئازادی ئازادی هەبێ سنوورەکە ئازاد ماڵی خۆت هەبێ دوای ئەوە ئازاد دیموکراسی پیادە بکە بەس دیموکراسی پیادە بکە پێش ئازادی هەر وڵات و کیانێک بێت تەفرۆت و نابێ. حتى ئێستا بعضی بەیاننامەی یەکێتی نیشتیمانی وافەرۆ لە سوێکیا باوتسیبیان بە ئەنقەز نووسیبیان دیموکراسی و ئازادی دیموکراسی کە پێش ئازادی هادی هانی ئەو کیانەت دروست نابێت داوت بن ئەڵێ ئەو ئیسرائیلی کە دامەزران پەلی چەپڕەوەکان و ڕاستڕەوەکانی هێناوی کەنیسەکە لەگەڵ حزبی عومال و چەپەکە شوێنی پێ خواردنوتیان با هەتاوەکو ئەم کیانە دروست دەکەین یەکگرتوو بن دووبەرەکی دروست بکەن دیموکراسیەت و ڕای جیاواز هەنێ خاوکەنەوە کاڵکەنەوە هەتاوەکو کیانەکە دروست دەکەین. دوای ئەوە بۆ خۆتان بەر بنە یەکتریسیەکەن بیگەن دوای ئەوەی کە کیانەکە دامەزران دوای ئازادیەکە بەدەستهات کە ئازادی بەدەستهات دوای ئەو دیموکراسی ببی قەی ناکار خۆی گەورەش کاڵێ بسم الله الرحمن الرحیم ڕەحمانەکە کەیە کاتێک کە شتەکان دابینەکات بۆت ڕەحیمی ژەبێ کاتێکە غەڵەتی دیار مناڵە پشتەکەی هەیە ئەبێ خۆ دەفتەر و قەڵەم و هاتوو چۆنان و گیرفانەکەی بڕات و بینێرە بۆ قوتابخانەکەی ئەوە یەکەم جار ڕەحیمە دوای ئەوە ڕەحمانیش ئەبێ ڕەحمان الرەحیم ئەبێ ڕەحیم ئەبێ دوای ئەگەر دەرنەچوو بنەرمونیان و مهرەبان ئەبێ لەگەڵیان بەس نابێ بە عەکسەوە بێ ئەمە نابێ مهرەبان یعنی
بسم الله الرحیم الرحمانی نەوت و ئەمە فەلسەفەیەکی جیانکردنیشە جۆرەکەی کاک ڕێبین تخوا با زۆر نەچی ئەمە تەجروبەی هەموو دنیا هەیە لە هەموو دنیا ئێستاکە وایانە یعنی ئێستا لەو براکەم ئەو مۆدیلە نما ئەوە کۆن فێڵمان لە خەڵک دەکرد یەکەم جار ڕزگارکردنی نیشتیمان لە هەمووی گرنگترە بەس ئەگەر ڕزگارکردنی نیشتیمان ئەوە دەبینی خەڵک لە سەر جادە هەزار تفونەعلەت لەو دەسەڵاتە دەکا و تەمەنای گەڕانەوەی بەعز دەکا ئەوە بابە غەڵەتە خۆ لە بەلاژ نییە هەر ئەو ژنەی بە ساڵ لە ژوور بووە لە ژن ئەوەی لە ژن بووە دایک خوشی هەر هەمومان کەوتویتە زیندان برامان خزممان بەرگەی ئەو بەعسە درڕندەی گرت ئێستا دەڵێ خۆزیە بە بەعس خۆزیە بە سەدام لۆ ئەوە لە بەراش هەر نەقوڵایە بە قوربان ئەوە لەبەر ئەوەی دەبینی نائەدالەتەکە لە ئاسمانە چاوەکەی من ئەو مۆدیلە نما تۆ دەبینی دەیان دەوڵەت هەیە وەنیا خەڵک هەمووی هجووم دەکاتە ئێرە ئەوروپا هەژنۆ وڵاتە لۆ لە بەرەوەی دیموکراسەتی لێیە مەسەلە ئازادی نییە خۆ مەسەلەی دەوڵەت گرنگ نییە 1970 وڵاتە نییە لۆ هەمووی دێتە دە وڵاتە لە ئەوروپای غەربی دێتە ئەو ئەوروپای غەربی لۆ لە بەرەوەی لێرە دیموکراسەت و ئازادی مافی کاگە خۆ لێرەش خەڵک خەباتی کردیە کێشەی ئەوە نییە خۆ تو ناکرد دەوڵەتەکی دیکتاتۆری دروستکەی دوو بنە ماڵە حاکمی دەوڵەت بن خەڵک هەموو لە بندەستیان بچە برێ کورد و کوردستان هەتا سەر چاوی من بە پەنای کو عەرەبەکان دەوڵەتیشیان هەیە بە گەڵێکەکەی خۆیان دەچەوسێنەوە بە ناوی عروبەت و بە ناوی ترساندنی ئیسرائیل هەیە دەیان ساڵ خەلچەن هەمان شت عەقڵی ماڵی بارزاری و تاڵەبانی ئەوە بۆ 31 ساڵ بە ئەو ترسەیە خەڵک دەترسێنن بە قوربان تۆ مامۆستای زانکۆی دەبی لە پێشەوەی ناڕەزایەتی بی نەک ئەوە لە تەلەڤیزیۆن بتبینین دیفاع لەو سیستەمە چەتە و تاڵانچیە بکەی یعنی ئەتوو لەکوێ بووە 8 ساڵە 7 ساڵە داهاتی ئەو وڵاتە کەس نازانێت چەندە و چۆنە ناستە پەرلەمان باشە داو پەرلەمانە لۆ چه هەیە کاکڕێبین بەهەرحاڵ کاکڕێبین من نامەوێ بەس بە هیوام جارشکەوە لە تەلەڤیزیۆنی بەو شێوە نەتبینینەوە یعنی بەڕاستی ناخۆشە مامۆستایەکی زانکۆ هەموو کەس ئازادە بەڵام تۆ کابرایەکی دنیا دەبینی ئێستا سەردەمی عەولەمەی بە مۆبایلەکەت و کۆمپیوتەرەکەت دەبینی پێشکەوتنی کۆمەلگا و ئەرچی توێژی وشیار لەکوێدایە ئێوە لە بڕی ئەوەی بی چۆن لە سەفی سیستەمەکی سەتە و بنەماڵەیی و نادیموکراتی نائازادی بن کاچی من ئەمە لەو ئەوروپای قسە دەکەن خەڵک ڕۆحی چووە یعنی دیارە ئەو لە بەلاش خۆ هەڵ نەقوڵایە ئەو ناڕەزایە ئەو ترسە ئێرهابەکی گەلە گەورە هەیە تخوا معقولە لەو هەولێرە خەڵک ناوێری مزاهرە بکە هەر جارێک دەکرێت 100 کەس گیرێ خۆ پۆتین حکوم ناکە بە قوربان خواردۆغان حکوم نابی بکە خەڵک خەباتی کرد لەبەر ئەوەی خۆنان و ئاو هەموو شتەکی هەبوو وابوو یاننا لۆ خەڵک خەباتی کرد زڵی بەعس لەوەی بتوانی پڕ بەگەری و قسە بکاتن کاتێکی خۆش کاکە بێبین بە هیوام ساوی سەد ساڵ